سڵاتان لەبێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پەردەلادان لەسەر پەرتووکێکی ژینگەیی منداڵان لە شاری سنە، هەڵوەشانەوەی سزای سێدارەی ناسر بەگزادە لە دیوانی باڵای وڵات، بەڕێوەچوونی ڕۆڕەسمی ڕۆژی جیهانی کۆبانی لە کانتۆنی فۆرات، ماگرتنی شۆفێرانی نەیسان لە ئاهواز، بەیانیەی 22 بەندکراوی سیاسی دژ بە سیستەمی سەرکوتی کۆماری ئیسلامی، گیانەدەستان و برینداربوونی 21 کرێکار لە چەند شاری ئێران و دۆخی خراپی ئابووری و تەندروستی منداڵان لە ئێران. پەردەلادان لەسەر پەرتووکێکی ژینگەیی منداڵان لە شاری سنە. لە ڕۆژانی ڕابردوودا لە شاری سنە ڕێڕەسمی ناساندن و پەردەلادان لەسەر کتێبی چیرۆکی جادوگەری شارۆچکەی سەوز بۆ منداڵان بەڕێوەچوو. بەپێی زانیاریەکان لە ناوەندی پەروەردەی فێرکاری منداڵان و مێرمنداڵان لە سیاڕیانی ئەدەب لە شاری سنە کۆڕی ناساندن بۆ پەرتووکی جادوگەری شارۆچکەی سۆز کە چیرۆکێکی تایبەت بە بواری ژینگە بۆ منداڵان لەخۆ دەگرێت بەڕێوەچووە. پەرتووکەکە لە نووسینی دان ماردینە و لەلایەن ئامانج قوربانیەوە بۆ زمانی کوردی سۆرانی وەرگێڕاوە. مۆبینە قادرزادە کاری نیگارکێشی کتێبەکەی کردووە و گەزیزە فەتحی و جەمال کارەشی کاری پێداچوونەوە بۆ ناوەڕۆکەکەیان ئەنجامداوە. لە کۆڕەکەدا ژمارێک لە کەسایەتی ئەدەبی و ژینگەیەکان منداڵان و بنەماڵەکانیان بەشدار بوون و سرود و گوتاری ژینگەییان پێشکەش بە ئامادەبووان کردووە. هەڵوەشانەوەی سزای سێدارەی ناسر بەگزادە لە دیوانی باڵای وڵات. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دادگای باڵای ڕژیم حکمی ئاعدامی ناسر بەگزادە زیندانی سیاسی بەندکراو لە زیندانی ورمێ بۆ جاری دووهەم هەڵوەشاندوێتەوە. ناسر بەگزادە لە ڕێکەوتی 26 بەفرەمباری ساڵی 1402 لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەی سڵاتی سوپای پاسداران کرا. مانگی خەزەڵوەری ساڵی 1403 ئەو بەندکراوە سیاسیە لەلایەن لەقی سێ دادگای انقلابی ورمێ بە تۆمەتی سیخۆڕی بۆ ئیسرائیل و هاوکاری لەگەڵ موساد بە ئیعدام مەحکوم و مانگی خاکەلێوەی ساڵی 1404 سزاکەی لە دیوانی باڵای وڵاتەوە هەڵوەشێندرا. ڕۆژی چوارشەممە هەفتی خەزەڵوەری ئەم ساڵ سزای سێدارەی ناسر بەگزادە بۆ جاری دووهەم لە دادگای باڵای وڵات ڕەد و پەروەندەکەی ڕەوانەی دادگای ورمێ کرا. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە سەردەشت. ماوەی چەند ڕۆژە دوو هاوڵاتی خەڵکی سەردەشت بە ناوەکانی ئاکۆ عازیزی و ئەیوب ڕەشی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژانی سێشەممە و چوارشەممە 6 و هەفتی خەزەڵوەری 1404 ئاکۆ عازیزی لە شارۆچکەی ڕەبەت و ئەیوب ڕەشی خەڵکی ئاوایی پاراستنی سەردەشت بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئێدارەی سڵاتەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. ئەو دوو شارۆمەندە لە ماوەی دەست بەسەرکردنیاندا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون و هێزەکانی ڕژیم دەستیان بەسەر کەلوپە لە شەخسیەکانیاندا گرتووە. جێگەی ئاماژەیەکە لە نێوان ڕۆژانی 6 بۆ 8 خەزەڵوەری ئەم ساڵدا بەلانیکەم 11 شارۆمەندی کورد لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بەڕێوەچوونی ڕێڕەسمی ڕۆژی جیهانی کۆبانی لە کانتۆنی فۆرات. ڕۆژی شەممە 1 نۆڤەمبری 2025 زاینی ڕێڕەسمێکی شکۆجار لە کانتۆنی فۆرات لە ڕۆژاوای کوردستان بە بۆنەی ڕۆژی جیهانی کۆبانی بە بەشداری هەزاران کەس بەڕێوەچوو. بەشداربوونی ئەو ڕێڕەسمە بە پۆشینی جلی کوردی و خوێندنی سرودی شۆڕەشگەرانە دژ بە ئەقڵیەتی فاشیزم دروشمیان بەرز کردەوە و ڕێزیان لە یادی هەزاران گیانبەختکردووی شەڕی داعش و ئازادکردنی کۆبانی گرت. لەو مەراسمەدا بەرپرسانی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان جەختیان لەسەر بۆنیادنانی سووریایەکی دیموکراتی کرد و بەڵێنیاندا درێژەدەری ڕێبازی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری بن. مانگرتنی شۆفێرانی نەیسان لە ئاهواز.
شۆفێرانی نەیسان لە شاری ئەهواز ڕۆژی شەممەدەی خەزەڵوەری 1404 دژ بە خراپی دۆخی پیشەوی و معیشەتی مانیان گرت. بەشدەربوانی هۆمانگرتنە پاش داخستنی شەقام ناڕزایەتیان دەربڕی و بە وتنەوەی دروشم، خوازیاری کەمکردنەوەی نرخی باج، پێدانی لاستیک، دابینکردنی کەرەستەی یەدەکی ئۆتۆمۆبیل، پێدانی بیمەی دەرمانی کارامە و بەرزکردنەوەی نرخی کرێبار بوون. بەیانیەی 22 بەندکراوی سیاسی بۆ یەکڕێزی هەمەلایەنەی چین و توێژەکانی کۆمەڵگا بۆ ڕزگارکردن لە دەست سیستەمی سەرکوزێری کۆماری ئیسلامی. 22 بەندکراوی سیاسی لە بەیاننامەیەکی هاوبەشدا خوازیاری یەکڕێزی، یەکگرتووی و خەباتی هەمەلایەنەی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا بۆ ڕزگارکردنی وڵات لە دەست حکوومەتی سەرکوزگەری کۆماری ئیسلامی بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێک چارەنووسی وڵات بە یەکڕێزی و یەکدەنگی هەموو گەلانیێران بەسراوەتەوە. هیچ هێز، گروپ یان ئایدۆلۆژیەک بە تەنیایی ناتوانێت وڵات لە دەست ئەو سیستەمە گەندەڵ و زاڵمە ڕزگار بکات. واژۆکارانی ئەو بەیاننامەیە وێڕای جەختکردنەوە لەسەر مانگرتن و ناڕزایەتی هاوکاتی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا داوایان لە تەواوی هێز ئازادی خوازەکان کرد، ناکۆکیەکانیان وەلا بنێن و پێکەوە بۆ دەستەبەرکردنی ئازادی، دادپەروەری و سربەخۆیی هەنگاو بنێن. ئێستا کاتی ئەوەیەکە کرێکاران، معالیمان، خوێندکاران، بازاڕیان، هونەرمەندان، پەرستەران و کارمەندان لە ڕێزێکی یەکگرتووانەدا داوای ئازادی بکەن. گواستنەوەی 6 بەندکراوی مانگرتوو بۆ بەندی تاکەکەسی زیندانی ئەڤین. ڕۆژی شەممەدەی خەزەڵوەر 6 بەندکراوی سیاسی مانگرتوو لە زیندانی ئەڤین بۆ بەندی تاکەکەسی گوازرانەوە. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 6 بەندکراو بەناوەکانی تاهێر تەقەوی، ودود ئەسەدی، مەحموود ئۆجاقلو، مرتزا پەروین، ئەیاز سەیفخاح و عەزیز عەزیمی قەدیم کە ماوەی 5 ڕۆژە دژ بە دادڕەسی نادادپەروەرانەی دەستگای قەزای ڕژیم مانیان لە خواردن گرتووە، لەلایەن هێزەمنیەکانەوە با توندوتیژیەوە بۆ بەندی تاکەکەسی ڕاگوێزراون. ناوەندەکانی مافی مرۆڤ لە ئاز هەڵسوکۆتی مامورانی ڕژیم ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری پاراستنی گیانی ئەو 6 بەندکراوە بوون. گیانەدەستان و برینداربوونی 21 کرێکار لە چەند شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 3 کرێکار لە شارەکانی لانگرود، سەردەشت و بۆکان بەهۆی نەبوونی منی شوێنی کار گیانیان لەدەستەوە و 18 کرێکار لە شارەکانی ئاقەڵا، ئیزە، تەورێز و شیراز بە هەمان هۆکار بریندار بوون. بەپێی راپۆرتەکان کرێکارێک بەهۆی بەرگرتووی لە شارستانی لانگرود گیانی لەدەستەوە و لە شارەکانی سەردەشت و بۆکان 2 کرێکار بەناوەکانی یوسف عوسمانی و موحسین کاکەڕەشی بەهۆی بەربوونەوە لە بەرزای گیانیان بەخت کردووە. هەروەها لە شارەکانی ئیزە، تەورێز، ئاقەڵا و شیراز 18 کرێکار بەهۆی تەقینەوەی کەپسول و نەبوونی منی شوێنی کار بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. دۆخی خراپی ئابووری و تەندروستی منداڵان لە ئێران. بە وتەی کارناسانی کۆمەڵناسی 26 ملیۆن شارۆمەندی ئێرانی لە ژێرهێڵی هەژاریدا دەژین و دۆخی تەندروستی منداڵان لە چاوساڵانی ڕابردوودا خراپتر بووە. بەپێی راپۆرتی ڕۆژنامەکانی ئێران زیاتر لە 26 ملیۆن دانیشتووی وڵات لە ژێرهێڵی هەژاری تەواودا دەژین و 4 ملیۆن کەس تووشی کەمخۆراکی سەخت بوون. هەروەها بودجێ ناوەندی خزمەتگوزاری حوزەی زانیاری مەلاکان لە بودجێ 6 پارێزگای گیرۆدەی نائەمنی خۆراک زۆرترە، لە حاڵێکدا 6% منداڵانی تەمەنژێر 5 ساڵی تووشی لاوازی جەستەیی و 5% منداڵان تووشی کورتە باڵایی بوون. شایانی باسەکە مارەکان زۆر زیاتر لەو ڕێژەیە کە لەلایەن دەوڵەتەوە بڵاو دەکرێتەوە. هەروەها نەبوونی خزمەتگوزاری پزیشکی لە ناوچە پراوێزنشینەکان بۆتە هۆی پەرەسەندنی نەخۆشی هپاتیتی جۆری ئەی لە نێوان منداڵان و مێرمنداڵان. لەلایەکی دیکەوە 5 قوتابی قۆناغی سەرەتایی لە شارستانی نەوشار بەهۆی ڕووداوی هاتووشۆ بریندار بوون و ئەمە چەندەمین ڕووداوی لەو جۆرەیە کە لە ماوەی 1 مانگی ڕابردوودا لە چەند شاری ئێران ڕوویان داوە.
سەرکوتی کۆڵبەران و سوختبەرانی بەلوچ لەلایەن کۆماری ئیسلامی و تاڵیبان. ڕۆژی شەممە 10 جۆزەردانی 1404 کاسبکارێکی بەلوچ لە شاری میناب بە چەخەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد و هێزەکانی تاڵیبان لە شارستانی نیمڕۆز چەندین سوختبەر و کۆڵبەری بەلوچیان دەست بەسەر کرد. بەپێ راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، کاسبکارێکی خەڵکی میناب بە ناوی قەنبەر کەشاوەرز، خێزاندار و باوکی دوو منداڵ بە چەقەی ڕاستەخۆی هێزە ئینتیزامیەکان گیانی بەخت کردووە. بەپێ راپۆرتی حاڵبەش لە ماوەی دەمانگی ڕابردوودا 100 شارۆمەندی بەلوچ بە چەقەی هێزەکانی ڕژیم یان تەقینەوەی مین لە شارە جۆراوجۆرەکانی ئێران کوژراون و بریندار بوون کە 6 کەسیان منداڵ و 5 کەسی دیکە ژن بوون. لە هەواڵێکی دیکەدا هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە سنووری کەلەگان دەیان ئەسپ و هێسری کۆڵبەرانی بەلوچیان کوشتووە و لە سنووری شارستانی نیمڕۆز هێزەکانی حکوومەتی تاڵیبان دەیان سوختبەری بەلوچیان دەست بەسەر و دەستیان بەسەر پارە و کەلوپەلەکانیاندا گرتووە. بەستەریبوونی مەرزیە حسێنی بەهۆی گوشارەکانی وەزارەتی ئیتلاعات. لە ڕۆژانی ڕابردوودا مەرزیە حسێنی ڕۆژنامەوانی بواری یابووری بەهۆی هەڕەشە و گوشارەکانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم تووشی جەڵدەی دڵ بووە و لە نەخۆشخانە بەستەری کراوە. بە وتەی کارناسانی مافی مرۆڤ، مەرزیە حسێنی چەندین جار بە بیانووی لە قاودانی گەندەڵی بەرپرسانی ڕژیم لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بانکێش کراوە. ناوبراو لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی گوشارەکانی وەزارەتی ئیتلاعات تووشی جەڵدەی دڵ بووە و لە نەخۆشخانە بەستەری کراوە. بۆ حاڵەشەوە ناوبراو لەلایەن دادگای انقلابی دوورگەی قەشم بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندا و بێڕێزی بە بەرپرسان و مامورانی حکوومەت بانکێش کراوە. لە هەواڵێکی دیکەدا ئیدارەی ئیتلاعاتی عێراق پەروەندەیەکی تازەی بۆ بابەک فارسانی پارێزەری بنەماڵەی گیانبەختکرد و مێرشاد شەهیدی نەژاد ساز کردووە. ناوبراو لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بە تەبلیغ دژی نیزام تۆمەتبار کراوە. دووە هەواڵ هۆشداری نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە کۆمەڵکوژی خەڵکی مەدەنی لە سوودان. لە ڕۆژانی ڕابردوودا هەزاران شارۆمەندی مەدەنی لە ناوچەی دارفوری سوودان لەلایەن گروپی کاردانەوەی توند کۆمەڵکوژ کراون و نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە دۆخی خراپی خەڵکی مەدەنی هۆشداری داوە. لە ساڵی 2019 زاینی و بە دوای ڕووخانی حکوومەتی عومەر ئەلبەشیر شەڕ لە نێوان ئەرتەشی سوودان و گروپی کاردانەوەی توند ڕوویداوە و لەو ماوەیەدا 15 ملیۆن کەس زاوارە بوون، بە هەزاران کەس گیانیان لەدەستەوە و ملیۆنان کەس پێویستیان بە یارمەتی مرۆیی هەیە. ئەمریکا، رووسیا، ئیسرائیل، ئێران و ئیماراتی یەکگرتووی عەرەبی لە وڵاتە دەستێوەردان دەکەن و لە ڕۆژانی ڕابردوودا هەزاران شارۆمەندی مەدەنی لەلایەن هێزەکانی گروپی کاردانەوەی توند پاش داگیرکردنی شاری فاشر کۆمەڵکەوش کراون و دەیان هەزار کەس ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد وەسف دەبێت.